قسە نەکەی ها هەرگی شێ کردومانە بە یەکەوە کردومانە و هەمووی ئاگا لێی بووە تۆ خامستاق ئەگەر وا بێت من بەشەکەی خۆم جیاکەمەوە جا بۆ نایکەی کێ دەستی گرتووی فەرموو چیەکەی بیکە نوێترین گەڕی هەڕەشەی گێڕانەوە بۆ دوو ئیدارەیی پارتی و یەکێتی تاکەی هەڕەشەی دوو ئیدارەیی لە یەکتر دەکەن شەڕەکەی نێوان حکومەت تاڵەبانی و وەزیری شارەوانی سە ئاماژەیەکی دوو ئیدارەی تێدا بوو ئەمە گفتوگۆیەکی ناو تەمسیلێکی کوردیە کە تانە لە دەسەڵاتداران دەدەن بەوەی هەر کاتێک تووشی کێشەیەک دەبن و ناگەن بە چارەسەر هەڕەشەی جیاکردنەوەی بەشەکەی خۆیان دەکەن بە گوێرەی ئەوانەشی ئاگایان لە گفتوگۆ نهێنیەکانی لووتکەی دوو حیزبی دەسەڵاتە هەڕەشەی جیاکردنەوەی ماڵ زوو دێتە ناو گفتوگۆکان و بەرپرسانی باڵای هەردوو لە یەکتر بەوە دەترسێنن کە جارێکی تر کوردستان دەجێڕنەوە سەردەمی دوو ئیدارەیی ئەگەر خواستەکانیان جێبەجێ نەکرێت ئەگەر چی ژمارەی هەڕەشەکانی ئەم بوارە زۆرن بەڵام ئێمە دوو نوێترین هەڕەشە بە نمونە دەهێنینەوە دوای دەستگیرکردنی سێ ئەفسەری دەستگای پاراستن لە سلەیمانی لە دۆسیەی هێرشکردنە سەرغالب موحەممەد پەرلەمانتاری عێراق بە گوێرەی زانیاریەکان ئەم شەوە مەسعود بارزانی سەرۆکی پارتی هەڕەشەی لە حکومەت تاڵەبانی کردووە ئەگەر بە خێرایی ئازادیان نەکەن کوردستان دەجێڕنەوە بۆ دوو ئیدارەیی بەو هۆیشەوە سێ ئەفسەرەکە ئازاد کران هەر لە چەند ڕۆژی ڕابردوودا لە کۆبوونەوەی سەرۆکایەتی هەرێم لەگەڵ حیزبەکان بەڕوونی بافڵ تاڵەبانی هەڕەشەی کشانەوەی لە حکوومەت کردووە و ئەگەر پارتی بەم شێوەیە ئێستا مامەڵە بکات ئەویش وەک ئاماژەیەک بۆ گەڕانەوە بۆ سلەیمانی بۆ جیاکردنەوەی ئیدارە جێی باسە تاکو ئێستا کوردستان لە ئەرزی واقع هەردوو ئیدارەییە بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردوو لەسەر دۆسیەی دابەشکردنی زەوی لە گەرمیان شەڕی بەیاننامە لە نێوان حکومەت تاڵەبانی و وەزیرێکی پارتی دروست بوو ئەویش بە پاساوی ئەوەی پارتی پێی وایە یەکێتی نفوزی خۆی بەکارهێناوە بۆ ئەوەی وەک بانگەشەی هەڵبژاردن زەوی لەم ناوچەیە دابەش بکات لە بەرامبەریشدا یەکێتی پارتی بۆ تۆمەتبار دەکات لە دهۆک زەوی دەبەخشێتەوە بەشێک لە چاودێران پێداگیری یەکێتی لەسەر پرسی لامەرکەزیەت بۆ ئەوە دەجێڕنەوە کە ئەم حیزبە دەیەوێت بە فۆرمێکی تر دوو ئیدارەی بە تەواوی بگەڕێتەوە بەم پێی دەیەوێت زۆرینەی دەسەڵاتەکانی وەبەرهێنان و پرۆژە و دابەشکردنی زەوی و کارەکانی تر لە ناوچەکانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان بکەوێتە دەستی خۆی پارتیش دژایەتی ئەم هەوڵە دەکات بە تایبەت خەتی مەسرور بارزانی هەوڵی مرکزیەتی زیاتر دەدات لە بەڕێوەبردنی کارەکانی حکوومەتدا ئەمە جگەلەوەی تا ئێستا بازگەی دێگەڵا کە سیمبولی دوو ئیدارەیی بووە لە ڕابردوو وەک خۆی ماوەتەوە و چەندین جار لەوێوە خەڵک جێڕدراونەتەوە و ڕێگای پەڕینەوەیان پێ نەدراوە هەر لەم چوارچێوەیە ڕێگری لە سەرۆکی پێشووتری پەرلەمان لە بازگەی پردێ بۆ ئاماژەیەکی زۆر ڕوون کە گەڕانەوە بۆ دوو ئیدارەیی هەمیشە ئەگەرێکی کراوەیە لە نێوان دوو زۆنەکەدا